سڵای خۆی گەورتان لەبێ بینێرە بەڕێزەکانم لە بەشی دووەمی باسکردنی وەرزش بەشێکی دانەبراوە لە ژیانی هەر تاکێکی ئەم جیهانەدا باز لەوە دەکەین ئایا گرنگی وەرزش بۆ منداڵانی خاوەن پێداویستی تایبەت و ئۆتیزم لەکوێ بەکوێ دەگات ئایا جۆرەکانی وەرزش بۆ ئەوی کام جۆر وەرزشە بۆ ئاگایی بەهێزە کام جۆر وەرزشە بۆ بەهێزبوونی ماسوولکەی گەورە و بچووک و چەند پرسیارێکی تر لەگەڵمانوە. کاک دکتۆر هیچ وەرزشێکی تایبەت هەیە بۆی ماسوولکەی ئەو منداڵانی کە ماسوولکەی گەورەیان لاوازە پەلاکانیان بتوانی بەهێزی بکەی لە ڕێگەی وەرزشکردنەوە؟ بەڵێ خۆ تۆ پێشتریش باسمان کرد ینی وەرزشەکان دوو جۆری زۆر ئەوەی هەیە، دوو جۆری زۆر تایبەتی هەیە. جۆری کەوەیە کە ماسوولکە گەورەکانە وەکو ماسوولکەکانی پشت و ماسوولکەی سینگ و ماسوولکەی قاچەکانە. ئەوە بۆچییە؟ بۆ ئەو جوڵانەیە کە با بڵێن زۆر دیارن، وەکو ڕۆیشتن، وەکو هەستان، وەکو دانیشتن. ئەمە زۆر دەوری هەیە. یەکێکی لە وەرزشانەیش کە بۆ ماسوولکە بۆ با بڵین بۆ جوڵە وردەکانە، ماسوولکە وردەکانە، بۆ یەکە ئێمە بتوانین لە شوێنێکەوە شتێک هەڵگرین، شتێک دابنین، نانێ بخۆین، نازانم ئەگەر بتەوێت شتێک بنووسین، شتێ بەدەست بگرین. ئەمە لەبەرەوەی ماسوولکەکان بچووکن و جوڵەکەش بچووکە پێیان ئەڵێن جوڵەی ورد. وەرزشی تایبەت بە خۆیان هەیە. بەڵام شتێک هەیە لێرە با من باسی بکەم. چ لە جوڵەی ورد، چ لە جوڵەی دروشت کە ماسوولکەی ورد و ماسوولکەی دروشت هەیە، ئێمە شتێکمان نییە کە بڵێن تایبەتە ئەم نۆعە جوڵە تایبەتە بەم ماسوولکە. ڕێگاکە هەمە جۆرن؟ نە، هەمە جۆر نین. مەبەستەکەم چییە؟ ئێمە ناتوانین بڵین وەڵی بەس دوو ماسوولکە ئەجوڵێنین، چۆن لە هەر جوڵەیەکی ئێمە کە جوملەیەکی حرەکیە، با بڵین کە کۆمەڵێک با بڵین جوڵە دەست پێیەکە بۆ ئامانج کە جوڵە سەرەکیەکێ. بۆ نمونە دەستی من کە بۆ ئێرە دێ ئەم مۆبایلە هەڵەگرێ، ئەمە جوملە حرەکی کەواتە کۆمەڵێک جوڵە ڕوودەدا. کۆمەڵێک جوڵە هەم لە ماسوولکە گەورەکان ڕوودەدا، هەم لە ماسوولکە بچووکەکان ڕوودەدا. ئەوە زۆر قوڵ نابمەوە لە بەرەوەی هەر پێویست ناکات لە تااقەتی ئەم بەرنامەشدانیە. بۆیە من هەم ئێستا پشتم ماسوولکەی پشتم جوڵاندووە، هەم دەستەکانم هەم پەنجەکانم، لەبەرەوەی بتوانم چی ئەم مۆبایلە بەرز بکەم. کردارێکی ئالۆزە. کردارێکی ئالۆزە. بۆیە دیزاینکردنی ئەویستم بگەیم بەم خاڵە، دیزاینکردنی وەرزشەکان لەلایەن چارەسەرکارەوە شتێکی زۆر 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 گرینگە، لەبەر ئەوەی دەبێت ڕەچاوی گرفتی ئەو مناڵانە بکە کە بزانانی چه کێشەیەکیان هەیە، لەبەرەوەی بتوانێت دیزاینی جوڵەی باشیان بۆ بکە. چۆن ئیشی ئێمە کاری ئێمە دیزاینکردنی وەرزشەکانە، وەروە چاودێری جێبەجێکردنەکەی. ئەوەی کە من دیزاینی وەرزشێکەکەم دەبێت ڕەچاوی ئەو کە بزانم ئەو مناڵە چه گرفتی هەیە، و هەروەها لە ڕووی فێربوونی جوڵەوە دەبێت زۆر شارەزا بم، بزانم ئەو جوڵەی کە من ئەیکەم با بڵێن زنجیرەکەی چۆن تێپەڕێ، لە چیەوە دەست پێەکە و لە چی کۆتایی بێتێ، ئایا دووبارە بوونەوەی تێدا یا تێدانە. ئەمە زۆر گرینگە. ئەوجا چه باشتر کە من بتوانم ئەم وەرزشانە بی بە مەقالبی یاریکردن بۆ مناڵانی خاوەن پێداویستی تایبەت، لەبەرەوەی مناڵەکە تاموچێژی لێوەرەگرێ زیاتر دووبارەی دەکاتەوە، کە زیاتر دووبارەی تێکاتەوە شتێکی لێ دێ بە کوردی خۆڵان پیاڵێ خوو، تۆ خۆی پێوەگرێ بە ئاگایە زۆر بە ڕێکوپێکی لە چوارچێوەیەکە ئەم وەرزشاکە، ئەم جوڵاکە، ئەم جلێ لەبەرەکە، ئەم ڕێکردناکە، ئەم ڕاکردناکە، وەکو مناڵێک تقریبن دەتوانین بڵێن نزیکە لە مناڵی نۆرماڵەوە. هەدەفی ئێمەش ئامانجی ئێمەش هەر ئەوەیە. مەساجکردن چەند جۆرێکی هەیە، هەمیشیان بۆ نمونە پەرت و بڵاوە جۆرەکانی، بەڵام لە چارەسەرکاری وەرزشی جێدەوێت یاخود ئەمیان بەشێکی جیاوازە. بەشێک لە مەساجکردن شێلانە بە کوردی خۆمان، شێلانێکی ئاکادمی. بەڵێ بە تایبەت ئەم مناڵانە ئەگەر زوو فریایان نەکەون، هەنێکیان چۆن کێشەی جوڵەیان هەیە، تووشی حالەتێکە بن پێ دەڵێن دیفۆرمێشن، واتە تۆزێک لە شولاریان تێکەچێ. لە شولار کە تێکەچێ، ماسوولکەکانن کە تووشی یان یەکەم شوێن ماسوولکەکان کە تووشی پوکانەوە زەعیبوونیە گرژبوونەوەیکی با بڵێن خۆنەویست ئەبن. بۆیە زۆر جار ئەو مناڵە چۆن لە مێشکی شەوە فەرمان نایە بۆ ئەو بەشە، بۆ ئەو ماسوولکە. بۆیە باشترین شێوە ئەوەیە کە ئێمە بتوانین مەساجی بۆ بکەین، شێلانی بۆ بکەین. بە تایبەت ئەو داک و باوان دەبین ئەو مناڵانەی کە دەستیان دیفۆرم بووە یان دەستیان نەها بەم حالەتانە بووە، بە شێلان زۆر ئاسان ڕێگەکەت بۆ ئاسانەکاتەوە.
دەتوانین تۆ ئاسانکاری بۆ بکەیت کە ئەو مناڵە بتوانێت زووتر با بڵێن کاردانەوەی هەبێ بەرامبەر بە وەرزشەکان. بۆیە بڵێ مەساج وەیە ئەوەی کە جەنابەت باسیەکەی شێلانێکی ئاکادمی بۆ ئەو مناڵانە بەڵێ کاریگەری هەیە بە تایبەت ئێمە لە هەر یەکەیەکی چارەسەریە بەشێکمان هەیە سێ بەشمان هەیە بەشێک سەرەتایەکە کە بەشی خۆ حازرکردن خۆ ئامادەکردنە وارمینگ یا گەرمکردن بەشی هەرە سەرەکی بۆ مناڵی خاوەن پێداویستی تایبەت شێلانە. شێلانە هەندێک لەو منداڵانە هەندێکیان لە زۆربەی منداڵانی ئۆتیزم گرفتیان هەیە کە بۆ نمونە لە قسەکردن دوا کەوتونیان هەر هیچ قسەیەک ناکرد لەمەشیان زۆرجار گرفتیەوەیان دەبێت کە ماسوولکەکانی چەناگە و دەوروبەری دەم و لوت و ئەمانەیان ڕاق بێ یعنی چکە ئەم منداڵە هەم ناخواردنێکی ئاسایی یەکە ماسوولکان بە تاوەتی سوود لێ وەربگرێت لە جوڵیدا هەمیش لە قسەکردندا ئەمیش هەدەکرێتەوە بواری ڕازی و مەساجکردن بۆ نمونە ئەم ماسوولکانەی بە شێوازێک نەرم بکرێتەوە شان دەبێت تەوان لەژێر چاودێری کەسێکی پسپۆردا بێت. فعلا ئێمە ڤۆکال تێراپیستمان هەیە لە مناڵانی خاوەن پێداویستیواتە ئەوەی کە با بڵێن چارەسەرکردن لە ڕێگەی قسەکردنەوە یا چارەسەری قسەکردن ئەممان هەیە. من ئێستش دووبارەیەکەمەوە هەر شوێنێک لە جەستە کە ماسوولکەی لێبوو بۆ ئەوەی کە ئێمە بتوانین ئەو گرفتە لەو شوێنە حەل بکەین ئیلە لە ڕێگەی وەرزشەوە دەتوانانی حەلی بکەین. بەڵام وەرزش ئیتر جۆرەکانی هەیە. ئەو ڤۆکال تێراپیستەکانیش کە کاری چارەسەرکردنی با بڵین قسەکردن ئەکەن ئەوانیش کۆمەڵێک ڕاهێنان بەکارهێنن بۆ ئەم بەشانەی کە پێیوەستن بە قسەکردنی مناڵەوە. بۆیە وەرزشکردن لای ئەوان لای ئێمە و لای پزیشکە بە ڕێزەکانیش کە با بڵین پسپۆڕی مناڵان و بەتایبەت مناڵانی خاوەن پێداویستی تایبەت هەمومان ئیلماممان بەوە هەیە کە وەرزش چارەسەرێکی هەم سەرەکیە هەم دانەبڕاوە لەم مناڵانە. بەڵێ دەستەکان خۆش بێ کاک دکتۆر سپاس بۆ تەواوی زانیاریەکانت دنیای خۆشحاڵ بوون. زۆر سپاس منیش خۆشحاڵ بووم کە لە خزمەتتاندا بووم. بەڕاستی پێم خۆشە کە جارێکی دیکە ئەم شتە دووبارە بکەمەوە کە مناڵی خاوەن پێداویستی تایبەت نەخۆش نین مناڵی ئۆتیزم شەرمی ناوێ. شتێکی تر کە زۆر گرینگە چارەسەرکردنی ئەم مناڵانە بۆ ئەوەی کە کواڵیتی ژیانێکی باشتریان هەبێ پێویستی بە یارمەتیدانی هەر سێلایەنمانەیە هەم خودی مناڵەکە هەم با بڵێن چارەسەرکارەکان و هەم خانەوادەکەی خانەوادە نابێ خۆی لەم بابەتە باتە دەرەوە واتە بەس نەبێتە گوازراوە بیبا بۆ مرکز و بیگەڕێنێتەوە. بەشێکی زۆری ڕاهێنانەکان لە ماڵەوەیەوە خانەوە دەبێ قۆڵی خۆی لێ هەڵکە دەبەروی ئێستا چارەسەرەکە زۆر ئاسانترە لە بەیانی ئێستا زۆر ئاسانتر لە ساڵێکی تر ئێستا زۆر ئاسانتر لە 10 ساڵی تر. هیوام وایە کە ئەم بەرنامە سوودی بێ بۆ ئێوە بۆ بینەرانی خۆشەویستی. دەستەکان خۆش.